بایکۆت و دەوام نەکردنی کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکانی سنووری گەرمیان وای کردووە تەنها یەک دەرگا بمێنێتەوە بۆ هاوڵاتیان کە بتوانن بۆ چارەسەر ڕووی تێ بکەن، ئەویش نەخۆشخانەی شەید مەلا ئەحمەد کەلاریە کە سەر بە دەستگای تەندروستی پێشمەرگەیە. ئەمەش وای کردووە کە لۆدێکی زۆری لەسەر بێت لە سەردانیکردنی نەخۆش لە سنووری کەلار و خانەقین و ناوچەکانی تری گەرمیان. هاوکات ئێستا گواستنەوەی نەخۆش بۆ نەخۆشخانەکانی سلێمانی کەوتۆتە سەر ئەستۆی ئەم نەخۆشخانەیە. بەڕاستی لۆدێکی زۆرمان لەسرە ئیحالەکردن لەم فترەیە وەزبێکی زۆر ئیحالەی سلێمانیمان کردووە. بەتایبەت ڕۆژی وە هەیە ئەگاتە نزیکەی 8 حالە بۆ 10 حالە. ئێمەش بۆ نەخۆشخانەیەکی وەکوی ئێمە بەڕاستی قورسە لۆدی نەخۆشمان زۆر لەسرە. سەرەتا تەنها خەڵکی باوەنور و ئەمانە لەسەر و نەخۆشخانە بوون، بەڵام ئێستاکە بە خەڵکی باوەنور و بە گوندنشینان و بە کەلارەوە و بە نزیکەی کفری و خانەقینیشەوە خەڵ سەردانی ئێرە دەکا، چونکە تاکە نەخۆشخانەیە لە دەڤەرەکەتاکە مانی نەگرت بێ کە خزمەت دەکا کە پێشمەرگە ئاسا هەوڵەدا. نەخۆشخانەی شەید مەلا ئەحمەد کەلاری 125 کارمەند و 5 پزیشکی پسپۆری هەیە، بەڵام بەهۆی توشبوونی 12 کارمەندی نەخۆشخانەکە بە ڤایرۆسی کۆرۆنا بەشێک لە کارمەندەکانی کەرەنتینە کراوە و لەگەڵەوەشدا بە توانایەکی مرۆیی کەمەوە هێشتا بەردەوامە لە خزمەتی هاوڵاتیانی ناوچەکەدا. هەفتەی پێشوو هەستمان کرد کە هەندێک لە کارمەندەکانمان توش بووە، بەڕاستیکەناتمان بۆ تێستی کۆڤید-19 دەرکەوت کەوا کۆمەڵێکیان چەند کارمەندێکەوە زۆریش وڵا تووشی ئەو نەخۆشیە بوون و ئەوانی تریشمان کرد لەگەڵ کاریان کردو کەرەنتینەمان کردوون. ئێستا هەر لە ئیشیش بەردەوامین لەبەرەوەی کەوا بەڕاستی بێ شوێنەکانیان پڕکەینەوە، ئەوانش کە کەرەنتینە کراون هەر شوێنەکان پڕکەینەوە لەبەرەوەی ئێستا بایکۆت کراوە لە گەرمیان. هەندێک پاڵەپۆستووی گەرمیانی شاتە سەر خەستخانەکەی ئێمە. بۆ مۆزوعی مەسەلەی کۆرۆنایش ئێمە نەخۆشخانەی شەید مەلا ئەحمەد کەلاری فراکەوتنێکی بەرچاو باشمان هەیە کە ئەیبینین خۆتان بۆ هەروەها لە ڕووی تاقیگەشەوە ئەو فەحسە سەرەتاییانەکەەوە ئەکرێت بۆ نیشانەکردنی کۆرۆنا نەک وەکو فەحسی PCR وەکو CBC و ئەشیعی ئێکسڕای و CRPO-وانە هەمومان کردووە. ئەو نەخۆشانش کە ڕوویان تێکردوین هەمومان بینیوە و نیشانە سەرەتاییەکانمان بۆ دەنیشان کردوون و بەوانەی نەخۆشخانەی قەڵای کەلارمان کردوون یان بە پێشەوانەوە نەخۆشخانەی ئاسا لە سلێمانی سەر بە دەستگای تەندروستی پێشبەر. ئەم نەخۆشخانەیە لە ساڵی 2006 لە ناحیەی باوەنووری سەربەقەزای کەلار دروست کراوە. ئێستا تەنها دەستگای تەندروستیە لە سنوورەکە کە بەردەوامن لە کارکردن، چونکە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان لە کۆی 5 نەخۆشخانەی گشتی و 13 مەڵبەند و 71 بنکەی تەندروستی بەشێکی زۆریان نزیکەی مانگێکە بە بیانووی دواکەوتنی موچە بایکۆتی دەوامیان کردووە. تەنها نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار و نەخۆشخانەی شەید شێرەی نەقی بۆ مناڵبوون نەبێت کە ئەویش بۆ حاڵەتی فریاکەوتن دەوام دەکەن. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، ناحیەی باوەنوور.